بەناوی خۆی بەخشەندە و میهرەبان خوێندکارانی بەڕێز بینەرانی هێژا سڵام عەلەیکم بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندی گفتوگۆی ئاکادمیک و کەسایەتی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان ئەمجار لەسەر شێوەی قسەکردنی کەسی ئاکادمیک خاڵی کەموتن ئەخێنە بەرچاو. کەسی ئاکادمیک کەسێکە نابێ زۆر قسە بکات مەگەر بە پێویست و نابێ بێهودە قسە بکات چون خۆی دابەزێنێت. مەبەستمان لە کەم قسەکردن و بێهودە قسەکردن چییە؟ قسە کە ڕێک بوو زۆر جوانترە چون هەمیشەیەژن کورتی بڵێ و پوختی بڵێ، بەڵام ئەمە ناوێ هەمیشە بێت، قەلەوەدە لە هەمیشە ڕێک ناکەوێت. کاتی وای هەیە پرسیارەکە پرسیارێکی گرنگی ئاکادمیکە و ئەکرێت و کەس تێرێتە گفتوگۆ. کە هاتە گفتوگۆ ئەبێ قسەکە تەواو کات، قسەی ناتەواو وەقەی قسەی نەکراو بێخەتەر نییە. قسەی نەکراو بێخەتەرە، بەڵام قسەیەکە تەواو نەکراوە و جواوەکەی پڕ نەکردوێتەوە خەتەرە. ئەو کەسە ئەو جواوەی بیستووە بەو شێوە بڕوات و خۆی تووشی خەتەر بکات. مەبەستمان لە کەموتن ئەوەیە کە بێهودە قسە نەکات. قسەی بێهودە قسەیەکە بەم خاڵە تاقیەکرێتەوە. کردن و نەکردنی فەرقی نییە، کە کردن و نەکردنی فەرقینە و نەکردنی باشترە، چون عمری بەشەر سەرمایەی ئینسانە. عمر ئەڕوات کە تۆ قسەی بێهودە تیا کرد عمرت لە خەسارداوە و ئینسان نابێ کارێ بکات سوودی خۆی لە بین بوات. قسەی بێهودە عمر زایە ئەکات و زەرەر ئەگەێنێ بە ئینسان و کاتی بەرانبەریش ڕەنگە خراو بکات. یەکێ لەو شتانە کە گرنگی قسەکردن نیشانەدات ئەوەیە کە ئەگەر نێژیتی خەتەرێک دروست بکات، ئەگەر نێژیتی سوودێک لە بین بوات، بە پێچەوانەی چیوە دروستە، ئەگەر بێژیتی سوود لە بین بوات یا ئەگەر بێژیتی سوودی نەبێت و عمر زایە بکات قسەیەکی خراوە. زوانیش یەکێ لە ئەندامەکانی بەشەرە، نابێ بە بێهودەیی بجوڵێت. کەسێک دانیشت پێ و هەردەسی ئاوا بکات بە بێهودە، قاچی ئاوا بکات بە بێهودە، سەر بلەقێنێت، چەنێ ناشیری نەبێت. زوانێکە بێهودە ئەجوڵێت وەکو ئەوەیە کە قاچت بە بێهودە بجوڵێنی، سرت بە بێهودە بلەقێنی و ئەوە چۆن ناشرینتەکە زوانی بێهودەگۆیش ئینسان ناشرین نەکات. بێهودەگویی یا بێهودە قسەکردن لە خۆوە ئینسان ئەواتە قۆناغێکۆ مەجبورەوێت دەست بکاتە درۆکردن، مبالغەکردن، خۆ هەڵکێشان، بەرانبەر دابەزاندن و ئەمانە گشتیان دەواازەی ورودن بە بێئەخلاقی و بە بێقیمەتی ئینسان. ئەگەر ئینسان بێهودەگویی دەست پێ کرد ئەم چاڵ و کۆسپانەوە لە ڕێیا و تێ ئەکەوێت. هەر کەسی تێبکەوێت ناشرینە، بە تایبەت ئەگەر کەسی ئاکادمیک کە لێزانە پسپۆڕەوە ئەبێت شتێک بڵێت سوودی ببێت کەوتە ئەم چاڵانە تووشی ئای ببێت. بێهودەگویی ئەوێتە خۆی ئەوە پرسیاری بێخود بخولقێت، پرسیارێکە کاتی نییە. زیاتر ئەو پرسیارانە ئەچنە قۆناخی تاکەوە، ئەچنە قۆناخێک و بەشە خصوصیەکانی ئینسان کە نابێ خەڵک لێ ئاگادار بوونەوە ئەخەنە دەر و ئەبنە پرسیار و کە ئەوانە لە ئینسان کەوتە دەر بەشی تاریکی ژیانی بەشەرێکە حەز ئەکا خەڵک نەیبینێ، وەکو تایبەتمەندی خێزانی، تایبەتمەندی ئابووری، تایبەتمەندی ژیان کە پێویست نییە خەڵک بیزانن. ئەگەر بیزانن تۆ دائەبەزیت کە دەست کردە بێهودەگویی پرسیار دروستوێت، پرسیارەکان تۆواتە ئەو قۆناخانەوە بەشی تاریکی ژیان کە حەقی خۆتە لە خەڵک بیشاری تۆ ئەبێ ڕوونی بکەیتەوە بیخێتە بەرچاوی خەڵک. ئەمە ئینسان ناشرینەکە وەکوەیە لە ناو کۆمەلگا بە بەرچاوی خەڵکۆ جلو بەرگەکە و بکەنیت و خۆت ڕوت بکەیتەوە. ئینسانی عاقڵ خۆی ناواتەم قۆناخەوە. یەکێکی تر لەو شتانە بێهودەگویی ئەیکات لە بەرانبەرا بێتاقەتی دروستەکات. تۆ قسەیەکەکەی نەپێویستە، نەداواکاری ئەوە و ئەگەر ئەویش پرسیاری تیاخولقان و لێتی پرسی ئەگەر ئاکادمیک بێگوێ بۆ قسەی بێهودە ناگرێت. دیارە کەسێک لێرە لە تۆ پرسیارەکە و ئەوێتە دەمەتەقەکارتەکی تۆە کەسێکی ناوخۆییە و لێ نەزانێ ماندوو ئەبێت. ئەگەر ماندوو نەبوو پرسیارە خوڵقێنێت، ئەگەر پرسیاری خوڵقان تۆواتە و قۆناخەوە کە عەرزم کردی وەکو ئەوەی خۆت لە کۆمەلگا ڕوت بکەیتەوە. بۆم بابەتە
هەرەوەندەمان بەسە تا بابەتی دواتر کە تەکمیلکاری ئەم قسەیە بەخواتان نەسپێت.